یاری هەولێر و لارگای دووەمی فرانسۆریری برایەتی میوانداری لاوانیانەی دۆکی کرد. لانیوە یەکەم یاریەکە تا ڕادەیەک هەردوویانە لە ڕووی ئاستەوە لێک نزیک بوون و چەند دەرفەتێکیشیان بۆ ڕێکەوت، بەڵام یاریزانان یاردوو لە سەرکەوتوو نەبوون لاژاندنی تۆڕی گۆڵ یەکتر. لانیوەی دووەم یاریەکەش دارشەکان خێرایی زیاتری بەخۆیەوە بینی لە خولەکی پەنجاویەک بۆ یاڵەی گۆڵپارێزی لاوانی برایەتی ئەحمەد لۆی یاکەم گۆڵی بۆ لاوانی دۆکتۆمار کرد. دواتر یاریزانانی لاوانی برایەتی هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجام یاریەکەیاندا و یاریزانانی لاوانی دۆکیش بێرشی هەڵگەڕاوە مەترسیان لەسەر گۆڵی برایەتی دروست کردهبوو. لە خولەکی 75 ئیسماعیل فاروق بە لێدانی ڕاستەوخۆ گۆڵی یەکسانی بۆ لاوانی برایەتی تۆمار کردەوە و یاریەکەش تا کۆتایی بۆ ئەنجامە درێژەی کێشاوە. هەردوویانە لە سەرەتای خولەکەوە بە بەرامبەربوون دەستیان پێکرد. یەکەم یاریمان بوو لە خولی کوردستان، توانیمان بە یەکسانی لە یاریەکە بێنە دەرێ، شەڕە لە داهات و باشتر یاریەکەین و خۆمان ئامادە دەکەین. لعبەکە خۆش بوومە کرد، بەس ڕاستی هەموو خڕمەوە بخاف سەبا ڕاستی وام هاتینا بيلعب كوفا جدير بقى توتين خوش دوك وامي توتين بو لعبك تعرف وخوش بس هم راستي مخرب حكام بقى لعبك خوش ويجي تشو تشبكينه